ئەگە 5 فەرزە مزگەوتان نوێژکەی ڕۆژانە خێری 5 حەج دەسەکەوێ. خوای گەورەش لێت خۆشە بێ. بۆیە لە ڕۆژی قیامەتە چەند خۆشە تەماشا ئەەکەی تۆ بە ملیۆنەها حەجت کردووە، بە ملیۆنەها حەج، چکە هەمووشی مزگەوتە کردووە. و ئەوەشی کە نەهاتووە خۆی مەحروم کردووە لە خێر و پاداشتی ملیۆنەها حەج کە پێویستی واللهی بە سوبحان اللهیەکە، نەک بە خێری حەجێکیش. کەواتە ئینشاءڵڵا لە دەست خۆتی مەدا وەرە بۆ مزگەوت، بەس تەنیا حەجەکەت لە کۆڵ نابێتەوە، فەرزەکە ئەگینا سوێن بەخوا 5 فەرزە لە مزگەوتان نوێژکی خێری 5 حەجە، یەک نوێژێکی جەماعەت خێری حەجێکیە، دوو حەج، سێ حەج، ئاوە هەموو نوێژێک خێری حەجێکە بۆ نووسراوە لە دەست خۆتی مەد، وەرە بۆ مزگەوت. لە حەدیثێکی صحیح داتووە لە صحیح تەرغیب پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم: من خرج من بيته متطهرا إلى صلاة مكتوبة فأجره كأجر الحاج المحرم. ئەو کەسەی دەستنوێژێ جوان بگرێ و بێ بۆ مزگەوت، ئەو کەسەیشی لە ماڵەوە دەستنوێژ گرێ زۆر باشترە، خێری زیاترە. ئەگەر لە مزگەوتیش بیگرێ بە هەمان شێوە خێری دەسەکەوێ ئینشاءڵڵا، هەمان خێری دەسەکەوێ. ئێمە کاتێک کە ناومان دەنووسین بۆ حەج ناومان دەرناچێت دەسەکەین بە گریان، ناومان دەرەچێت لە خۆشییا دەگرین، وایە؟ الحەمدولillah ناومان دەرچوو. کاتێکش کە ناومان دەرناچێت دڵتەنگە بین. دەی خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: هەر کەسێک لە ماڵ دەرچێت بێ بۆ مزگەوت پاداشتی وەکو چی وایە؟ ئەجر و پاداشتی ئەو کەسە کە هاتۆ بۆ نوێژی جەماعەت وەکو ئەجر و پاداشتی حاجیەک وایە، جلی ئیحرامی لەبەرا بێ و خەریکی مەوسمی حەج بێ. ولا حديثك صحيح أبو داود هذا فرمية: من مشى إلى صلاة مكتوبة في الجماعة فهي كحجة. هم حديث صحيح الحمد لله. هر کەسێک بێت بۆ مزگەوت بۆی نوێژێکی فەرز لە مزگەوتە بە جەماعەت بکە خێری حەجێکی هەیە، هەموو نوێژێکی جەماعەت خێری حەجێکی هەیە. بۆی کاتێک ئەتەوێ بچی بۆ مزگەوت هەموو نوێژێکی جەماعەت حاجیەک لە ماڵ دەرەچی ئەڕواتە مەکە و مەدینە و دێتەوە حەج ئەکات چەندە خێری دەسەکەوێ، تۆ هەموو نوێژێکی جەماعەتەوە نەخێرە دەسەکەوێ، ئەوە نەخێرە دەسەکەوێ. بۆیە خۆت مەحروم مەکە.